ڕۆژێک دێت خۆشەویستان یەک بە یەکمان لە منەوە هەتا کۆتایی مرۆڤەکان و ئەوەی کە ڕۆژتەوشی کە دێت یەک بە یەک پرسیارمان لێ دەکرێت دەربارەی ئەو شتانەی کە لە دنیادا ئەنجامماندا. لە حەدیث صحیح هاتۆ پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم هیچ کەسێک پای ناڕاتە بەهەشتەوە هەتا پرسیاری چوار شت پێنج شتی لێ نەکرێت. دوو حەدیث هاتووە چوار شت یا پێنج شت هەردووکی هاتووە. یەکێک لەوانە پرسیاری لێ کرێ عمری خۆت لە چیا سەرف کرد؟ تەمەنی خۆت لە چیا سەرف کرد؟ گەنجی خۆت لە چیا سەرف کرد؟ ماڵی خۆت لە چیا سەرف کرد؟ چۆن پەیدات کرد؟ وەڵڵی خوایە گیان جوابی زۆربەی خەڵکی ئەمڕۆ ئەوەیە خوایە گیان تەمەنی خۆم بە مۆبایلەوە سەرف کرد. هەموو ژیانی خۆم دانا بۆ مۆبایل و بۆ خەو بەخەبەر بووم مۆبایلم پێبوو بەڵام بۆ شتی بێسوود. هەندێک کەسێ الحەمدوللا گوێ لە قورئان دەگرێ گوێ لە وتار دەگرێ وتار بڵاوکاتەوە دین بڵاوکاتەوە ئەوە پاداشتێکی گەورەی هەیە بەڵام هەیە بەلای ئەو شتانە هەر ناڕە سوبحان اللهکە نووسراو نایخوێنێتەوە دەبین و قانون ئەو نەبێ خێرە. صلاواتێ بە بەردەمی ئاڕۆ ناڵێ اللهم صل على محمد ئەستەغفر الله دەبینن ناڵێ ئەستەغفر الله دەبین و قانون ئەمە بێخێرە نەمانە. بەڵام کەسانێکی گوێ لە قورئان و دین دەگرن بۆیە ئەو عمرێکە هەمانە ئەو تەمەنێکە هەمانە ڕۆژێک دێت پرسیارمان لێ دەکرێت وعن جسمه فيما أبلاه. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پرسیارێک لە جسمی خۆت لاشەی خۆت لە چیا سەرف کرد؟ دەست بۆ چی بەکارهێنا؟ چاوەکانت پێیەکانت بۆچی بەکارت هێنا؟ لە چیا سەرفت کرد؟ کەواتە خۆت ئامادەکە ڕۆژێک دێت پرسیارە لێ ئەکرێت لەسەر ورد و درشت لەسەر گەورە و بچووک. ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. ئەوەیە کە هەموو جمعی دەخوێنینەوە ئەڵێ ئەم کتابە ئینسانی مجریم و خراپەکار دەڵێ ئەم کتابە گەورە و بچووکی هەمووی تیان نووسراوە خۆشتێکی تیاوە شتێک نییە تیایە نەبێ هەمووی نووسراوە چیم کردووە چ لە دنیادا چیم وتووە چیم کردووە صغيرة ولا كبيرة نە بچووک و نە گەورە هەمووی نووسراوە إلا أحصاها هەمووی سەرژمێری کراوە نووسراوە. ئاگادار بە بۆیە بزانە چی دەکەیت لەم دنیادا خۆت ئامادەکە. وەڵڵاهی چەندەها موسڵمان هەبوو جومعەی پێشوو لە مزگەوت بوون یا لە مزگەوت نەبوون ئێستا لە ژێر خۆڵان جا کێ بردێەوە ئەوەی کە ڕوو لە خوا بوو کێ دۆڕانی ئەوەی کە ڕوو لە خوا نەبوو